هەرچەندە فیستیڤاڵێکی کولتوری و خێڵەکیە، بەڵام ژمارە و کەسانەی کڵاو و جامەدانیان بەستووە زۆر کەمن. کڵاو و جامەدانی بەستن کە نەریتێکی کۆنی کوردەواریە، خەریکە ئەم نەریتە تەواو کاڵ دەبێتەوە و بەرەو نەمان دەڕوات. کڵاو جامانە ڕێزی خۆی هەروەوە خۆیەوە تەقریبان وەکو شیعارێکە بۆ ئێمە بۆ ئەوانەی قەدیمن قەدیمیان دیوە. تایسە پانتۆڵم نەکرێگە بەر هەر ئەو کاتە جامانە بەسکۆ سەرۆ تایساتە ئەو کاتە هەرکێ جامانەی بەسەرەوە احترام و لیاقەتی زۆر و ئیسەیج هەروایە ئەبێ هەر بڕۆینە بۆ ئەو مێژوو دووبارە ئەوێتەوە. گەنجان و نەوەی نوێ بە یەکجاری دەستبەرداری کڵاو و جامەدانی بوون لە کاتێکدا لە سەردەمی کۆندا لەسەر نەکردنی کڵاو و جامەدانی لە هەندێک ناوچە عەیبە بووە. تەنانەت منداڵێکی بچووک لە ساڵی 60ەکانە 70ەکانە منداڵێکی بچووک تەمەنی 10 ساڵ بووایە ئیتر لەو کاتە عادەت و عیبە بوو ئەگەر مشکی و کڵاو یا جامانە هەبوو یا کەواسەڵتە هەبوو لەو کاتانەیە ئیتر ئەبێ بیپێچایەتەوە لەبەرەوەی ئەبووە شتێکی عیبە بەسەری ڕووتی کەسێک یا دەرکەوتە. وەڵام مەز بۆ بۆنەکانی بەسم بەس خۆم وەکو خۆم وەکو حەزی خۆم حەزم لێیەتی. سەرباری کاڵبوونەوەی کولتوری جامەدانی بەستن، بەڵام هێشتا ژمارەیەک دوکاندار بژێویان لەسەر فرۆشتنی کڵاو و جامەدانی و پۆشاکە کۆنە کوردەواریەکانە. ئەمجا زیاتر ئەوسا خەڵک پشتی پێبەست بە حکمی وەکە لە حوجرە ئەی خوێند لە فەقێتیەوە ئەهات ئەتر ئەی بەساوە ئیساگا ئەمە حوجرە نما کە حوجرما کاریگەری حوجرەی لەسەر ئەوەی کەوا لە بازاڕ ئەوە کاڵ بۆتەوە. محەممەد گەنجێکە کە بە مشکەکەی سەری و کوڵەباڵەکەی بەری ناوبانگی دەرکردووە و تەنانەت هەر بەم جلەشەوە ئیش و کاری ڕۆژانە و بژێوی پەیدا دەکات. وڵای من دەمێکە ئەم شتە بەسمەوە، بەڵام گەنجێم ڕۆژێکشی پێ عیبە ئەوەی ڕاستی بێ مەگەر لە فیستیڤالێکە ئەویش هەتاکو و شەرمیانشکێت پێیان زۆر یعنی پێیان شەرمە لەلایەنە ئەو شتێکە هین کولتوری ئاهی باباپیرانمانەوە هین کولتوری کوردیە پێیان عیبە بکەنە بەر. کاڵبوونەوەی کولتوری جامەدانی بەستن لە کاتێکدایە بەشێک لەو پۆشاکانەی لە کۆندا بەکارهێنراون ئێستا بەدەگمەن دەبیندرێن بە تایبەت کەوا و سەڵتە، بۆیە بە دوور نازانرێت جامەدانی بەستنیش هێدی کاڵ ببێتەوە و ببێتە یادگاری نەوەکانی ڕابردوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.